ئەوەی چەند ساڵە بەکارکردن بە گەڵابەکی پەیدای کردبوو بە نیەتی زۆرتربوونی 2 ساڵ لەمەوبەر هەمووی بە سلێمان هەڵشۆییدا. بەڵام دوای ئازادکردنیشی هەر چارە نووسی پارەکانی نادیارە. ئەوە چیرۆکی لە دەستدانی پارەکانی سلێمان محەممەد و زیاتر لە 1000 کەسی هاوشێوەیەتی. خۆم و براکانم ئەنی لاوانەیە بڵین بەتایبەت براکەم ماڵی لە خەڵکی وەرگرتۆ بە کەفاڵە توشتیوان لە سەروی سی دەفتەریە هەموو بنەماڵەکەمانی هەر نەکەرەمە بڵین مەتیقەی پشترە ڕقە بە تایبەت سەنگە سەر زۆربەی زۆری ینی لە 100 زیاتر ینی سەرۆت سامانی لێدەستداوە لە ئەنجامی ئەو کۆمەڵە خەڵکەی ئەو چەتەگەریەی. محەممەد یەکێکی دیکەیە لە سکاڵاکارەکانی دژ بە سلێمان هەڵشۆیی و 26 تۆمەتباری دیکە کە تاوەکو ئێستا لێکۆڵینەوە لە دۆسیەکەیان لەلایەن پۆلیسەوە بەردەوامە. ئەوەی سکاڵەکارەکانی دڵگران و بێهیوا کردووە بێدەنگی و نەبوونی وەڵامە لەلایەن تۆمەتبار و بنەماڵەکانیانەوە. ئێمەوەکو نوێنەری مافراوان مۆڵەتێکی هەفتەیەک دەدەین بە کەسوکاری چکەوە هەم لەگەڵ ڕیسپیانی هەڵشوێ بەڕاستی مووقیفێکی زۆر پیاوانیان هەبووە و خزمەتیشیان نواندووە دەبێت سلێمان ئەو پارەی بگەڕێنیتەوە بۆ خۆشی دەزانی پارەکە لەکوێ و لایکەیە ئەگەر نەیگەڕێنێتەوە بەرپرسە لەوەی کە هەشتێک ڕووبدا لە قەزیە کێشەی کۆمەڵایەتی. شوێنی هەڵشۆیی تاوەکو ئێستا نادیارە کە سوکارەکەی دەڵێن لەبەر پاراستنی ژیانی و پشودان تاوەکو ئێستا سلێمان هەڵشۆیی خاوەن قەرزەکانی نەبینیوە بەڵام لە ڕۆژانی داهاتوو پێشوازی لە میوانەکانی دەکات. پارە دەدەنەوە بە ئەو کەسانی سکاڵاکار هەیە ماڵ و ملکی کارتمان هەموو لە ماحکەمەیە ئەوە حاکم قانون ئەدیخۆ خالە قابل لە حاکم قانون پارەکەی بخوات یان ماڵەکەی بخوات هێر نادەکەوە بە خەڵکی و ماڵەیەکە لەوێ یانەوە دڵنیایە دەن بە سکاڵاکارەکان کە حەقیان پێ دەدرێتەوە. من ئەوە حەیشی محکەمەیە. ئێوە کوکە سوکاری سلێمان دەڵێن چیتانێ بۆ خەڵکە کە سکاڵایان کردووە؟ وەڵای سکاڵیان کردووە ئەو خەڵکە هەموو سکاڵای کردووە قانون چوونە قانون ئیشخواان لە قانون کردووە قانون وەڵامی داونەوە 2 ساڵێکی داوە لانی کەم 2 ڕۆژانی ئیسراحەتێکە ئەو کاتی شەو ڕۆژە خزمەتی خەڵکیدایە. مەیەکێک بوو لە ئامۆزەکانی سلێمان هەڵشۆیی کە لە سەرەتای دروستبوونی کێشەکەەوە لەگەڵ لایەنی سکاڵاکار لە پەیوەندی و گفتوگۆدا بوو بۆی کێشەکە بە هەر شێوازێک بێت چارەسەر بکرێت. پۆلیسی ڕاپەڕین لەسەر هەمان کێشە و سکاڵای زیاتر لە 1000 کەس 93 تۆمەتباریان دەستگیر کردبوو. دوای لێکۆڵینەوە بەهۆی نەبوونی بەڵگەوە 66یان ئازاد کردوون و پەڕاوی لێکۆڵینەوەکەیان داخراوە. بڕیاری بۆ دەرچووکە بە کەفال ئازاد بکرێت بەڵام دوای ئەو ماوەیە لە 26/6/2022 بە کەفالەتی 155 میلیۆن دینار ئازاد کرا بەڵام تایدا 7 کەس بوون بە کەفیلی ئەم ڕەپارەیە. ئێستا تۆمەتبار سلێمان هەڵشۆیی 26 تۆمەتبارەکەی تریش بە کەفالەت ئازاد کراون بەڵام دۆسیەکە لەژێر لێکۆڵنەوەدا ماوەتەوە لە بەرەوەی قۆناغەکانی تری لێکۆڵنەوە هێستا تەواو نەبوون و بەردەوام دەبێت. سلێمان هەڵشۆیی وەکو بازرگان لە دەڤەری بتوێن و پشدەر خۆی ناساندبوو. کۆتایی ساڵی 2020 مایە پوچبوونی خۆی ڕاگەیاند و دواتر لەلایەن هێزەکانی ئاسایشەوە بۆ پاراستنی گیانی لە ماڵەکی برایە دەرەوە و دەست بەسەر کرا. بەپی زانیاریەکانی پۆلیس کە لە سکاڵاکارەکانی وەرگرتووە زیاتر لە 15 میلیۆن دلاری سکاڵاکارەکان لای تۆمەتبارەکانن. پێشابەختیار ڕوودا و ئیداری ڕاپەڕین